ڕووداوەکانی هاتوچۆ یەکێکە لەو کێشانەی هەڕەشەی لەسەر ژیانی هاوڵاتیان و ژێرخانی وڵاتان دروست کردووە. بەهۆیەوە میلیۆنان کەس گیان لەدەست دەدەن و بریندار دەبن. هەروەها سەدان ملیار دۆلاریش زیانی مادی بەدوای خۆیدا دەهێنێت. بە گوێرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەروەها ناوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشی حکوومەتی ئەمریکا، مەزەندە دەکرێت ڕووداوەکانی هاتوچۆ هەشتەمین هۆکاری گیان لەدەستدان بێت لە جیهاندا. ساڵانە زیاتر لە میلیۆنێک و 300 هزار کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیان لەدەست دەدەن. واتە لە هەر ڕۆژێکدا نزیکەی 3700 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە کۆتایی بە ژیانیان دێت. زیاتر لە نیوەی قوربانیەکانیش پیادەن و ماتۆرسوار و پایسکل سوارن. ئەوانەی تەمەنیان لە نێوان 5 بۆ 29 ساڵە هۆکاری سەرەکی گیان لەدەستدانیان ڕووداوەکانی هاتوچۆیە و لە 73 لە ڕەگەزی نێرن. لە 60 ڕووداوەکانی هاتوچۆ لە وڵاتانی خاوەنداهاتی کەم یان مامناوەند ڕوودەدەن. بەڵام لە 93 ئەو کەسانەی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیان لەدەست دەدەن خەڵکی ئەم وڵاتانن. هەروەها لە نێوان 20 میلیۆن تا 50 میلیۆن کەس بریندار دەبن و ژمارەیەکی زۆریش دەبنە خاوەن پێداویستی تایبەت. لە ڕووی مادیشەوە زیانەکان زۆرن. مەزەندە دەکرێت لە 2015 تا 2030 ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر لە تریلیۆنێک و 800 میلیارد دلار زیانی مادی بەدوای خۆیدا بهێنێت. لەو ژمارەیەش زیاتر لە 834 میلیارد دلار بەر وڵاتانی کەمداهات و داهاتی مامناوەند دەکەوێت. هۆکارە سەرەکیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ بریتین لە تیژڕۆیی لێخوڕین لەژێر کاریگەری خواردنەوە کحوولەکان، بەکارنەهێنانی پشتێنەی سەلامەتی و کڵاو، سەرقاڵبوون لە کاتی شۆفێری، خراپی ڕێگەوبانەکان و خراپی ئۆتۆمبیلەکان. بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەی ڕووداوەکانی هاتوچۆ کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتوەکان لە ئامانجیدایە تا 2030 ژمارەی قوربانیان لە جیهاندا بۆ نیوە کەم بکرێتەوە.